ژیانی کرێکارێکی ئاسایی لە کوردستان بەراوردکەی بە مناڵێک لە بنەماڵەی بارزانی کە بە ملیارەها دۆلاریانێ خاوەنی بانکن، خاوەنی موڵکی گەورەن، خاوەنی کۆمپانیا زەربەلاحەکانن لە کوردستان و لە دەرەوەی عێراقیش زۆر جیاوازیە. یعنی جیاوازی چینایەتی بە جۆرێک فراوان بووە کە هەر کەسێکی ئاسایی کە تەماشا بکە ئەبینرێت. لای بەڕێز شاباز محمود مستەفان دامی دەستەی کارگیری ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستان بەڕاستی مێژووی خەبات و تێکۆشانی کرێکاران بزوتنەوەی کرێکاری لە ئێستادا خەڵکی کوردستان ئاگاداری هەن، بۆ نمونە ئاگادار هەن کە لە 46 سەرەڵدان و مانگرتنی کۆمپانیای نەوتی کەرکووگە بۆ گاورباخی هەبووە، شەهیدە بووە، 17 شەهیدە بووە، کەس ناوی ئەو شەهیدانە دەزانێت یادیان دەکاتەوە بزوتنەوەیەکی کرێکاری ئاوا بەو شێوازە کە خەبات و مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەمڕۆ بۆ گەشتوتە ماستەی کە وەکو بەڕێز محمود حەلاق ئاماژەی پێدەدا. بەڕای من هەر لە سەرەتایدا مەزراندنی حکوومەتی عێراقەوانێ جۆرێک لە جۆرەکان کرێکارانیش خەباتکردنیان دەستی پێکردووە لە ناو سەندیکاکان و ئەو نەقابانایی کە لە ساڵانی پێشوە هەبوون. بە تایبەتیش ئەگەر چاو بژێڕینەوە بۆ کوردستان لە دوای سەرهەڵدانی جەنگی خلیج و سەرهەڵدانی خەڵکی کوردستانی عێراق و بە جۆرێک دروستبوونی ئیدارەی هەرێمی کوردستان، لێرەش سەرەتاکان بە ڕێکخراوی بێکاران دەست پێکات، دواتر ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و سندیکاکانی دەسەڵات و جۆرێک لە فعالین و ڕێکخراوی لێرەوە لەوەی NGO ئەمانە هەن و دەیان کۆڕ و کۆمەڵە و گروپی کرێکاریشن. بەڵام بەداخەوە لە ئاسی سەراسەریە کە بڵێ ڕێکخراوێکی سەراسەری کرێکاری بوونی هەبێ، ئەمە تاکو ئێستا بەداخەوە نییە. ئەوەی هەیە و سندیکا دەوڵەتیانە هەن کە لە سەرەتایی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتی بەرەی کوردستانی ئێستا شەرە و هێزە بەشدارانەی لایەنە سیاسیانە نوێنەرەکانی ئەوانن، نوێنەری هەڵبژێردراوی کرێکاران نین، بەداخەوە هەڵبژاردننی کرێکاران نەکراوە کە نوێنەری خۆیان هەبێ، واتە سندیکایەکی جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن سندیکای زەردن. بەڵام لە مێژووی 2011 قۆناغێکی نوێ لە هەرێمی کوردستان دەست پێکات لە هەستانی جەماوەری 2011 واتە حەڤەی شوبات ڕێکخراوی بیناسازی لە 29 حوتی 2011 واتە نزیک بە 15 ساڵ بەر لە ئێستا دەیان هەڵسوڕاوی کرێکاری و سەدان کرێکارە هاتنە لای بە شێوازی کۆبوونەوەیەکی گشتی یەکەمین ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری لە هەرێمی کوردستان دروستە بێت کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 29 حوتی 2011 بە شێوازی کۆبوونەوەی گشتی، واتە نوێنەرانی کرێکاران ڕاستەوخۆ لەلایەن خودی کرێکاران خۆیانەوە هەڵەبژێردێت. ئەمە بۆ خۆی مێژوویەکی نوێ دروستەکە لە خەباتی کرێکاری و ڕێکخراوەی کرێکاری. دوا بەدوای ئەویش خەباتی میدیایی کرێکاران دەست پێکە. ئەو کات بە بڵاوکراوەی هاوپشتی کرێکاری کە مەجموعەیەک لە هاوڕێیانمان دەستمان پێکرد وەک یەکەمین بڵاوکراوەی کرێکاری کە توانی تەسیر دروستکات لە مەجای کرێکاران و لە هەواڵی کرێکاران و لە خەبەری کرێکاران و لە عکسکردنەوەی کار و چالاکی ئەو ڕێکخرا و جوڵانەوە و کۆڕ و کۆمەڵە کرێکاریانەی کە هەن. دوا بەدوایەویش لە 6 ساڵ بەر لە ئێستا کە بڵاوکراوی دەنگی کرێکار دروستە بێ و لە جیانی دیجیتال میدیا ئەمانەش ماڵپەڕی دەنگی کرێکار بە زمانی کوردی و ئینگلیزی دەست بۆ شانی خۆیەکە. ئەمانە جۆرێک لە خەباتی میدیایی کرێکارانە بن کە ئەتوانن جۆرێک تەسیری دروستەکەن لەناو کرێکارانە. ئێستا دەیان کۆڕ و کۆمەڵەی کرێکاری هەیە، دەیان دەستەی کرێکاری لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بوونیانەیە، بەڵام بەداخەوە کە ڕێکخراوەیەکی یەکپارچەی سەراسەری نەیتوانیوە هەموو کرێکاران کۆ بکاتەوە لە یەک ڕێکخراودا بتوانێت ئاڕاستەی کار و هۆکاریەوە چییە کاک شاباز؟ بۆچی ئەمە نەکراوە؟ خۆ کرێکار لە هەر شوێنێ بە هەر کرێکارە. بە بڕوای من سەرەتا دەسەڵات ڕێگری پراوانێ و ڕێگری ئێجگار گەورە هەیە. هەتاکو ئێستا لە کوردستان ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران بوونی نییە.
یعنی بۆ نمونە ئەگەر تۆ ڕێکخراوی قوتابیانی دەسەڵات سێرکەی ڕێکخراوی قوتابیانی ئۆپۆزسیۆن و هەر حزبێکی سیاسی و دەیان ڕێکخراوی سەربەخۆی قوتابیانێ بۆ ئافرەتان هەروە بەڵام بەداخەوە بۆ کرێکاران مەسەلەی ئازادی ڕێکخراو بوون هەتاکو ئێستا لە کوردستان ڕسمەتی پێ نەیراوە هیچ ڕێکخراوەیەکی سەربەخۆی کرێکاری مۆڵەتی یاسایی پێ نادرێ مەبەستم ڕێکخراوەی جەماوەری کرێکاریە بەجی ناتوانێت نەتوانێت ئەندامگیری بکات و تەسبیح دروستکە مۆڵەتی پێن بەڵام ڕێکخراوەیەکی جەماوەری کە خەباتی کرێکاران لە ئاستێکی بەرزدا بتوانێت ئەندامگیری بکات جۆرێک لە سندیکایەکی سەربەخۆی کرێکاران خۆیان بێ ڕێگای پێ نادرێت بەداخەوەمە گەورەترین ڕێگریەکە لەوەی هەتا کوێستا نەتوانراوە ڕێکخراوەیەکی گەورەی کرێکاری دروست بکرێت زۆر زۆر باشە سپاس بازیانی لەم ڕۆژانە کە ساڵوەگەڕی یەکی ئایارە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان یا کاربڕێکەری ڕاستتر مرۆڤ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان باسییان لەوە کرد هەموو کارێک دەکەن بۆ خۆشگوزەرانی کرێکاران وە هەندێکیشیان داوایان دەکرد دەیانوت بە کرێکاران بێن لە نەقابە و سندیکاکانی ئێمە ناونووسکەن بۆەوەی کە بتوانین دەستەبەری ژیانیان بۆ بکەین ئایا ئەمە تا چەندە ڕاستە؟ بڕای من ئەگەر چارێک لە مێژووی 34 ساڵی ئەم دەسەڵاتە بکەیت ئەو هێزانەی دەسەڵات بەداخەوە کە لە کوردستانی عێراقا لە لووتکەی دەسەڵاتان و دووهێزی سەرەکی و شەریک لە دەسەڵات یەکێتی و پارتی بەداخەوە هەمیشە لە بۆنەوەیاتەکانە یان لە کاتی هەڵبژاردن و ئەو کاتانی کە خەتەریات لەسەر کوردستانەیە بانگەوازیان هەمیشە بۆ کرێکاران و خەڵکی چینی خوارەوەی کۆمەڵگایە بەڵام لە واقعدا کردەوەیان زۆر جیاوازە بە بڕوای من ئەم پەیامانەیان جۆرێک لە فریوکاری پێوە دیارە یعنی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر وەکوی هێزی یەکەم و خاوەندارەتی لە حکوومەتی هەرێم سێر بکەین ژیانی کرێکارێکی ئاسایی لە کوردستان بەراوردکەی بە مناڵێک لە بنەماڵەی بارزانی کە بە ملیارەها دۆلاریانێ خاوەنی بانکن خاوەنی موڵکی گەوران خاوەنی کۆمپانیا زەبەلاحەکانن لە کوردستان و لە دەرەوەی عێراقیش زۆر جیاوازیە یعنی جیاوازی چینایەتی بە جۆرێک فراوان بووە کە هەر کەسێکی ئاسایی کە تەماشا بکە ئەبینرێت بۆیە بە بڕوای من ئەم جۆرە لە دەسەڵات سیاسەتێکیان نییە کە بچێتە خزمەتی کرێکارانەوە ئەوەی کە ئەیڵێن جۆرێک لە فریوکاریە بە بڕوای من دوای 34 ساڵ شەرمە لە کوردستان تا کوێسا یاساکارێک نەبێت کار بە یاسای ساڵی هەفتاویەکی یاسای ژمارە هەفتاویەکی ساڵی 86 ئەوانە بکات کە لە حکوومەتی عێراقی پێشوو ڕژێمی بەعز بووە لە 2015 حکوومەتی عێراقی ئێستا کاری پێناکە هەڵی وەشانێتەوە بەڵام ئەمان هێشتا خاوەنی یاساکارێک نین بەداخەوە لە کوردستان پەرلەمان و کابینەکانی دەسەڵات لە 4-5 کابینەی بیدایەتی ئەم حکوومەتەوە یاسای وەبەرێنان یاسای بازرگانی یاسای ئاسنکاری بۆ سەرمایەداران دەیان یاسا و پرۆژە یاسایان لە خزمەتی خۆیان و بنەماڵە و کۆمپانیەکانیان دەرکرد بەڵام تاکو ئێستا شەرمە لە کوردستانە یاسایەکی کاربوونی نییە کە لانی کەمی ژیانی کرێکاردابینکە لەوانە دەستەبەری ژیانی دەستەبەری کۆمەڵایەتی زەمانی تەندروستی چوتانم پاراستنی لە شوێنی کار جۆرێک تەئمینکردنی کارەکەیت کە هەر خاوەنکار و کۆمپانیایەک چۆنی بوێت ڕۆژانە نەتوانێت کرێکاران دەرکە و دادگایەکی کاری کارا هەبێت کە لانی کەم ئەو پێشێلکاریانی کە لە بەرامبەر کرێکارانە ئەکرێ زۆر بە ئاسانی بتوانرایەتیە ساخت کرێتەوە بەداخەوە یعنی کەیسێکی کرێکاری کە بتەبی بیتە دادگای کار دەیانمان ئەبێ دۆستەکەی بێنین و بەرین ئێمە بەش وەزارەتی کار ئیشیان چییە وەزارەتی کار لەم گێرمە و کێشە و گرفتەی کرێکاراندا لەکوێ؟ بەداخەوە وەزارەتی کار فۆکسی کروەتە تەنها سەر یەکشت ئەویش مەسەلەی دەستەبەری زەمان یعنی جۆرێک لە کە سەرچاوەیەکی داهاتە بۆ حکوومەتی هەرێم فۆکس و تەرکیزی لیژنەکانیان و چاودێریکردنەکانیان لە ناوەندەکانی کار و شوێنە پیشەسازیەکان زیاتر لە چوارچێوەی ئەمەیە ئاخولێتەوە ئەچینە هەر وەزارەتی کاری سەرکەوتوو بوون لەوەدا سەرکەوتوو بوون لەو دەستە بەرکردن لەو دابینە یا بیمە
بۆ کرێکاران چەند کرێکار بیمەی هەیە دەستەبەری هەیە نزیک بە 400,000 کرێکار تا پێچە لە کوردستان بیمە کراوە بەڵام لەوانش ئیشکالێ ئەم سنووقە هێشتا جێگای متمانی کرێکاران نییە دەیان کرێکار کە دەیان ساڵ خزمەتی لە کارگەکانە کارگەکان فێڵیان بێکەن کرێکارێ 20 ساڵ خزمەتیە بووە کاتێ لە کارگەکە دەرەکرێ ئەچێت لە بەڕێوبەرایەتی کاری شارەکەی بەدواداچوونی بۆ بکات سێرەکە 4 ساڵ زمانی بۆ کراوە کرێکارێک لەسەر کارەکەی دەرەکرێ نایەوێت تەقاوت بێ بۆ نمونە پێویستێکی زۆری ژیانی زەحمەتیەکانی پێویستی بلەوەیە پاداشتی کۆتایی خزمەتەکەی وەرگێکە چەند ملیۆنێکە کات بەڵام قانونەکەیان ئەڵێ دوای ساڵێک دەتوانێت وەریگرێتەوە کرێکارەیە ساڵ و هەژمانیش پێپەڕێنە هێشتا نەیتوانیوە کۆتایی پاداشتی خزمەتەکەی وەرگێتەوە بەداخەوە شابازجا بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوە ئەگەر بە کورتی پێم بڵێ چی بکەین بەڕاستی لە بارودۆخێکی وادا چۆن کرێکاران وشیارکەنەوە جا لە هەر ڕەگەزێک بن جا کورد بن بیانی بن ێستا ڕێژەیەکی زۆر کرێکاری بیانیژەن من قسەم لەگەڵ هەندێکیان ناکردووە کە بەڕاستی وەزعیانەوانیش زۆر زۆر خراپە هەندێکیان پێشێلکاری گەورە بەرامبەریان دەکرێت چارەسەر چییە؟ بە بڕوای من چارەسەر سەرەتا کرێکاران خۆیان دەستبردن بۆ ڕێکخراو بوون بۆ لە دەوری یەک بوون بۆ کار و خەباتێک کە خۆیان دەستیان تیایی هەبێ خۆیان نەخشەدانەری بن خۆیان پێشڕەوی بن پێشەر شتێ ئەمەیە دوا بە دوای ئەمە هەموو سوڕاو کرێکاری و ڕێکخراو کرێکاریانەی کە هەیەن و ئەو خەباتکارانەی کە هەن لەم مەیدانەیە ئەتوانن پشت و پشتیوان و لە پاڵیانە بن و هاوکاریان بن و ڕێنیشاندەریان بن چوزانم زۆر شت هەیە کە ئەکرێت بە بڕوای من بزوتنەوەی کرێکاری لە کوردستان نووزەکانی سەرەتاکانی دەرکەوتووە لێرە و لەوێ ئەم ناڕەزایەتیانەی لە کارگە و ناوچە پیشەسازیەکانەیە یعنی نمونەی کارگە گەورەکانی کە لە بۆ نمونە هەولێر کارگە هەیە 10,000 کرێکاری تێ لە سلێمانی بۆ نمونە ناوچەیەکی وەکو بازیان لە ساسی پیشەسازی هەموو عێراق لەوێ زیاتر لە 160 کارگەی لێ کە بە هەزارها کرێکاران لە ناوم کارگانەیە هەن ئەکرێ خۆیان کۆڕ و کۆمەڵی کرێکاری دروستکەن و لەسەر خواست و داواکانی خۆیان بێنە جواب و لە کۆتاییچدا جۆرێک لە کۆنفیدراسیۆنێک دروست کرێ لە بینی ئەم هەموو ئەم کۆڕ و کۆمەڵە کرێکاریانە کە ڕێکخراوەیەکی سەراسەری شۆڕژێڕی کرێکاری دروست بێ کە بتوانێت کار و خەباتکە لە پێناوی ئایندەی کرێکار و دەستەبەرکردنی لانی کەمی ژیان و ڕێگریکردن لەو زوڵ مستەمەی کە لە کرێکاران نەکرێ ئەمە سەرەتای ئەو خەباتە بێ کە ئێمە لەو ڕێگایەدا لە هەنگاوەکانی سەرەتاداین و هەرچی لە توانامانە بێت لەو خەباتەیە درێخی لێ ناکەین. باشە پرسیارێکی دیکە کاک شابازە و ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستان ئێوە چەند ئەندامتانەیە و تا چەندە کرێکاران بە ڕێکخراوەکەیەوە دەزانن چەندە پەیوەندیتان لەگەڵ کرێکارانەیە بە تایبەتی لە دەڤەری سلێمانی؟ ڕێکخراوی کرێکارانی بیناسازی وەگوتم لە 2011 کە دروست بوو بە شێوەیەکی زەخمی زۆر گەورە دروست بوو کە ئەم ڕێکخراوە لە یەک ساڵی یەکەمی تەمەنیدا زیاتر لە 1600 ئەندامی گرت و نۆ کۆبوونەوەی ڕشتە جیاوازەکانی کرێکارانی بیناسازی کران کە هەر کۆبوونەوەیەک 100 بۆ 150 کرێکار بەشداریە کرد کە یەکەمین شێوازی هەڵبژاردننی کۆبوونەوەی گشتی ڕاستەخۆی هەڵبژاردننی نوێنەرایەتی کرێکاران بوو کە تەجروبەیەکی تازە بوو وەگوتم ئەم ڕێکراوە بە جۆرێک ئەم ئاستەنگیانەی کە ڕێگیری لێکرا کە هەڵسوڕاوەکانی هەڕەشیان لێکرا مۆڵەتی کارکردنیان پێنەیە و جۆرێک هێزەکانی ئۆپۆسیۆنیش خەڵکیان ئەندام بوو لە ناو ڕێکخراوەیە جۆرێک ئەو خەڵکانە بێئومێد بوون لە پارتەکانیان و ساردبوونەوە و دوورکەوتنەوەیان لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازیش بەداخەوە ڕێژەی ئەندامەتی ڕێکخراوەکەمان بە جۆرێک دابەزی بەڵام کار و خەباتی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی هەمیشە وەکو بزوتنەوەی کرێکاری وایە دا هەڵکشان و داکشانە یعنی ڕۆژگارێک یەتە پێشەوانەیە سەدان کرێکارە بنە ئەندامی ڕێکخراوەکەن بەڵام لە دەورانێکا کە سەرکوتەیە کە ئازادی ڕێکخراوبوون نییە کە ڕێگری هەیە لە کار و خەبات ئەم ئەندامێتی ڕێژەکانی ڕوو لە کەمیەکات و ڕێکخراوەکان کاروباریان سستە بێ کار و خەباتەکانیان
بە جۆرێک لە جۆرەکان هەست بە ئاستەنگی گەورە ئەکرێ پێوەی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی بەداخەوە سەر لەم قۆناغەداین کە پێویستمان بە خۆسازانەوەیکی باشەیە پێویستمان بەوە هەیە کە ئەو تەوقانە بشکێنین ئێمە هەر لە ئەو کاتێک کە داوای مۆڵەتی یاساییمان کردبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان کەمپینێکی جیهانیمان ڕاگەیان دەیان ڕێکخراوی جیهانی کرێکاری سندیکا گەورەکانی ئەوروپا وڵاتانی ئەمریکا دەیان نەقابەی گەورە و ڕێکخراوی کرێکاری گەورە لە کەمپینی پشتیوانی بۆ ئازادی ڕێکخراوبوونی ڕێکخراوی کرێکارانی کوردستان بەشداریان کرد دەیان نامەی ناڕزایەتیمان ناردە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕێکخراوە گەورە جیهانیانەوە بەڵام بەداخەوە ئەو کات وەزیری ناوخۆ من یەکێ بووم لەو کەسانەی کە بۆ مەسەلەی مۆڵەتی یاسایی چوونەی لای خودی وەزیری ناوخۆیە و کابینەیە باشکراوتی وتیە گەرێنجیۆتانێت دە مۆڵەتان بەیەکەوە ئەمێ بەڵام ئەوەی ئێوە ئیکەن هەزارەها ئەندام کۆکەنەوە لە ڕێکخراوەیەکی خەباتکاری کرێکاری ئەوەی ئێوە ئەیڵێن ئەتانەوێت مان ڕوخێنن مۆڵەت بۆ هاکارێک ناین ئێوە دژی دەوڵەتەکەی ئێمە بن ئەوان ئەو ئەقڵێتیان هەبوو بۆیە تا کوێسە بەداخەم ڕێگریانە هەیە عێراق کە دوای ئەمانیش حکوومەتی تیا دروست بوو لە دوای 2003 ڕژێمی بەعزە ڕوخێت ئەوان توانیوانە یاساکارێکیان نەبێت کە مەسەلەی ئازادی ڕێکخراوبوونی تیا جێکراوەتەوە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان بەهرەمەند نییە لەم یاسایە زۆر باشە پەیوەندیمان لەگەڵ هاوڕێ شاباز مەحموود مستەفان دامی دەستەی کارگەڕی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کۆتایی بەردنامەکەدا پشڕا سپاسی بەڕێزیشیان دەکەین کرێکارانی جیهان یەکگرن کرێکارانی کوردستان ئێوە لە زیاتر لە کرێکارانی جیهان یەک بگرن بارودۆختان زەحمەتترە بە ئومێدی سەرکەوتن و ژیانێکی خۆشبەخت و خۆشگوزەران بۆ کرێکارانی کوردستان و سەرجەم جیهان کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک